خاڵۆ عەلی بەڵێ لەکەیەوە لە مۆریاسی من لەکەیەوە لە مۆریاسەژی بەخوا جاسوودانم خۆ کاتوی نفوز نیم ئەی باشە تۆ ڕەمە بە باشە قەیناکە لەگەڵمان بە سەبر بە باش کراس من بەلیسی لێ من تووڕە نابم باش نانایشڵ ئێمە لە خزمەتای مەبەسمانەوەیە تۆ لێرە لەدایک بووی لە چەند ساڵەوە لێرە بووی کورە بەخوا نا من 1935م ماشەڵا ئیشەڵا لە 90 ساڵی نزیک بووی تۆ ئیشەڵا عمر باقیە بێ ئیشەڵا لەسەر خێر لەسەر خێر کوتم بەخوا لەو بەڕۆسکە خۆی هەڵخستۆ با سەرێکی لێ بێم بەخەباجین یاخوا بەخێر بێ سەر چاوم سەر ڕۆحم مرتاحی کە لێرە پێت خۆشەکە لە مۆریاسی ئەرە وەڵڵا پێم خۆشە 24 سال سەر و شاکەیم خوا بەخوا خواوای خەڵک کردم ڕاست وەتەن خۆشەویستە نعرف لەکوێرە دایک بی لە ئەو وەتە نەخۆشە ڕاستە ئەی ئێستا بە حیواندارن وانە بەڵێ وڵاختانەیە ڕەشە وڵاق و حیواندارن بەڵێ ئەی قەدیمتر چیتان هەبوو وەڵا هەر ئەو سا جووتمانە کرد ئەوە نان نەبوو ئێمە خواردمان ئەمری جوانیمان سەرف کردەوە ڕۆی ئێستا خۆشترە یا قەدیم وەڵا ئێستا خۆشترە ئێستا خۆشترە نان فەریع و چا فەریع و ئاو فەریع و ئام زۆرە و گوێ لێ تەعام زۆر و ڕێک و پێک و بەعەش و لەخوا بەجیا بێتتر لەوە باش چۆنە بێت ئەی باشە لێرە قەت کەر و کاروانتان نەکردووە چۆنمان نەکردووە من چوومە دیەکۆن بۆ بارەترێ ئەرە وەڵا گرێزەوە ڕشکێکمانێنەوە ئالێمان کوتە تەنەکەی گەنمی پێوە بوو ئەی لەوێ ئەتان گۆڕیەوە بەچی چی لێمانە کورە خواخوامان ئاونمان گەنمە ڕقە بەنێ بە گەنمە شوێراوی ئەتان گۆڕیەوە بەگەنم بەڵێ ئەی دوورتر نەڕۆشتوی ئاوا بەرەو لای دەربەنی خان و ئەو مەتیقی کەلار و کورە چوومە کەلار ئەی چوومە باوەنور ئەی ئیتر باشە وڵاخە بەرزە نبینم ئەڵەی وڵاخە بەرزەیتیان نەماوە کورە خەڵکی سێوە سایدی پێیا بۆ کاکە من هەشتا ئێستر تەشبیانم احترامێکی قورس بێ هەشتا ئەترم لەم دیا دیوە هەشتا جوتم گاتیا دیوە هەشتا جوتگا ئێستا مەکینەی زۆر و شۆفڵی زۆر و سیارەی زۆر لە خواکەی بەزیاوی ئەی تۆ پێم لە زۆپایدار نییە چۆن نییە زۆپادارەکە زەرورە وڵات دوو زۆپام هەیە ئارە بەخوا حاجژن ماوەش کورد چی حاجژن ئەرەماڵە ئەبەسایی خواوە ئەرەوڵا ماوە دەی هەتا ئەو بمێنن باش دەبین تووشی کۆرۆنایش بوو خەلەسانی خوا وەڵە الحەمدولله کورە ناوەمانە فێڵە خوا ڕاستە خوا ڕاستە فەرمووی خۆشحاڵ من ئالێوانە سیفیشتیان پێوەنام بەرم نەکەوت چێ پێوەی نای حکومەت لاوانەیە هاتویتەوە ئەو کاتە کە ئێرە هین بووە چی بووە ئاوەدانیتیان نەبوو ئەو کات کورە جەلامی تیا نەبوو کەم نهات بۆگرە ناڵێم ئەو کاتەیە بەخوا ئالێ من نەبوومە مەلە بەختێرن پارچە کرد کە هیچ هەر خۆم تێناگەێنی ئەی هەر خۆم تێناگەێنە هەر نازانی ئالێەوە دەرم کرد وەڵا هەمویان قەرزاری بەخوا گوندەکانن ئەی چی تۆ پێم بڵێ خواردن ئێستا خواردنی کوردی و ئەوانە خۆیت ئەی چۆن ڕۆنەکەرێ و ئەرە وەڵڵا ڕۆنم لێ دروکێتەوە جڕەکەم وەڵا ڕاستە فەرمی ئەی باشە ئەی مریشکی کوردی ئەوشە پەنجامان هەیە باچین چوارو بۆ سەر بڕم بەخوا بەخوا چوارو بۆ سرە بڕم یەک دانتان بۆ سرە بڕم مەمنونین بەڵا ئازانم بەخوا دڵت فەرەحە سپاس دەکەین دەست مازەکەین تو خەڵاجین سەر چاپەینەوە مەمنونین چای شیرین و کەشک و حەدەکە ڕۆنە خۆمانەشی بۆ دانێ بەشک بوو کوژێ من هەڵێ خوڕێنم ناکوژێ بەخوا منیش فێرم بەوەنی وەڵا من زۆر شارینی منیش زۆر شارینی باشە دەست مازەکەین سپاس دەکەین خۆشحاڵ بین زۆر دەست مازەکەین سپاس بۆمانە بارە لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ بەزان حکومەتەی بەسەر هیچەوە نییە هەچ کەس بۆ خۆی ڕئیسە پێمە هاتووێرە کورە خۆ کارەبامانێ تەلەڤزیۆنی کوێ ڕا تەلەڤزیۆن هەرسەری لێ شێوانین خوا ئەی چیە پرسیاری خاڵ عەلی لێکم خاڵ عەلی وەز نایە بۆ لامان بۆ تەلەڤزیۆنی دانیشێ خوا نایەت نە بەخوا دەسیتەوە نا حەزی لە تەلەڤیزیۆن نە وەڵڵا بەختۆ پێم بڵێ چییە دەیە خواردن چییە دەیە وەڵڵا ئایتر هەچیشت بێ خوات چی بخۆم بەخوا بە کەوچک ڕۆنە خۆمانەی هەڵە خوڕێنی ئاوە بخۆی ئەرێ بەخوا بۆ شکر وەزعی بشکر ئەخرە و بۆیە ماوە
ئەی تۆ پێم لە مریشکی کوردیەیە ئەرێ وەڵا نایخوا نە مریشکی کوردی نە تۆپی و نەزین و بەخوا دەمیتەوە تۆپی وەرکچێ دەمیتەوە نا گۆشتی حیوانی نەبێ باوانیشیانە کوردی نایکی ئەمێ نایخوا بە ساقە هەموو ڕۆژە خوا حیوانێکمان بۆ نێری حیوانم زۆرە کە مردی ترێ نەیە تێوە دەنکە دەنکەی خوا بەخۆی ئێمەش مریشکیە وەڵام ئەوەدەوەنی هەڵە گۆشتی سوورۆکراوە ئەرێ بەخوای حەزی لە گۆشتەکەی ئەرێ وەڵا گۆشتی حیوان بەڵێ